زۆر جار لەلایەن کەسایەتی ئیسلامیەکان و ئەلمانیەکانیش ڕخنە لە بەڕێزت ئەگرن ئەڵێن خۆی لە نەرویج پاڵ کەوتووە و شوێن جێگای گەرمەوە خۆی خێزان ماڵ منداڵی فتوای گەورەش ئەدات و کوڵی خەڵکیش ئەدات بەکوشت. چۆن وەڵامی ئەم ڕخنەی ئەدەدەوێت بەڕێزت خەڵکێکی زۆر هەم قسەی دەکات. ببورن من هیچ شتێکم زیاد نەکردووە لەوەی کە لەسەری بووم لەو ڕۆژەی خەڵک ناسیوم لەو ڕۆژە شعرەکانم بڵاو بوونەتەوە لە ساڵی 1970 کە چاپ کراون ئەو قسانەی ئەو شعرانەی ئەو زەمانە وتومە خۆم ساحەبیان بووم هەتا ئێستا ئەو وتارانەی کە خەڵک بیستێتی لە 91 وتومەوە لە 92 ئەگەڕام و ئەو ساڵانە هەتا ئاخر وەخت کە هاتوومەتە دەرەوە هەر بەو شێوەیە بووم و لە ناو خەڵکیشە هەروە ناسراوم. من ئینسانێکی خاوەنی مەبدەئی خۆمە، من سیاست ناکەم بەبێ مەبدەئەکە. من باوەڕم بەوە نییە کە بڵێم سیاست فەن الممکنە، سیاست هەڵگرتنی مەبدەئەکەیە کە خەڵکی لەسەر پەروەردەکە. من قیامەتێ بکەم لە پێش چاوە بۆ گەڕێمەوە بۆ قیامەتیش، لەبەرەوە مەسئول نیم لەوەی حیزبێکی ئیسلامی دروستکەم و بی بەمە انتخابات، بەڵام مەسئولم لەوەی صادقانە بە لا ئیلاهە ئیلا الله بگەمەوە لای خوای پەروەردگار و محاسەبەمە کاتەوە دەست. لەبەرەوە مەسەلە لەوە نییە وڵا شوێنی گەرمە و شوێنیشم گەرمە بە فەزلی خوای گەورە هەرچە و ساوەم جەنابیش دەزانیوە خەڵکەش کە ڕەخنەکە ئەگرن ئەزانن کە من مافم نییە لەم وڵاتە دەرمانێک وەربگرم بۆ نەخۆشیێکی خۆم، لەم وڵاتە مافم نییە مزگەوتێ بکەمەوە، لەم وڵاتە مافم نییە لەسەر جادە قسەیەک بکەم. من 15 ساڵە و ئێستا تەبعاً دوای چەند ڕۆژێکیکە بەوە 16 ساڵە لەم وڵاتە بێمافم بەردێک لە شوێنی خۆی مافی هەیە. من هیچ جۆرە مافێکم نییە لە وڵاتی دیموکراسی و مافی ئینسانە. ئەو کەسانی کە ئەو ڕخنەیە لە منەگرن فەرمو بێنە جێی من 5 ساڵ بژین، ئاخۆ تەرکی ئەم قسانەشەکەنیانە ناژڵێم لەوان ئازاترم چکەوە مستەقبل و خوای زانێ لەوانێ لە من جوامێرتر و جەریتر دەرچێ. بەڵام ئەوە معنای وان نییە کە زەختمان لەسەر بێ واز لەو سیستمە جاهیلێ بێنین، واز لەو کوفرە بێنین کە ئەکرێ لە هەڵوەشانەوەی قیەمی کۆمەڵایەتی کە ئەکرێ و جەنابەت ئیشارەتت پێدا ئەمانە عەرەبی قسەی لەسەر بکەین. خوای گەورەش تەکنۆلۆژیایکی خستۆتە بەردەستمان، پارەمان پێ نەداوە، خۆڕایی هاتۆتە بەردەستمان، ئەی بۆ ئیستیفادەی لێ ناکەین. ئاقڵەتیە بە دەردی عەرەبە لە ذب بە گشەر، یعنی وەکو تۆکڵە لیمۆ بیگوشە بە تۆکڵی فڕێدا، بۆ ئیستیفادەی لێ نەکەین. فەیسبووکم بەکار هەناو هەتاکو توانیم. دوای فەیسبووک عەدەد کە گەیشتە 150,000 هەمووی وەستان، ئەنجا وردە نامەم بۆ ناردن و نامەیان ناردە و لە ئەخیرا وتیان ئێمە ناهێڵین لە فەیسبووکەوە ئەفکاری تونندڕەوی خۆت بڵاو بکەیتەوە. تەواوتم ماڵتان ناودام بێ خوا حافظ فەیسبووکم وازد. ئێستا مباشر لە یوتیوبەکەەوە بەکاری دێن. من مادام مەجالم هەبێ قسە بکەم ئەیکەم. ئەو ڕەخنانشکە گرتومە لەبەرەوە نییە وایە. باشە ئەو کاتێش وتارمەدا لە مزگەوتی جیهاد، جارێک وتارمدا کاکەمال حەسەنی بەڕێز کە مەسئولی کۆمەڵ بوو لە کەلار، ئێستا لە ماوەیە وازی هێناوە لەگەڵ کاک دڵشاد و ئەوان لەوێ بوون. کاکەمال و کاک دڵشاد هاتن وتیان وەڵا برا ئەمر دەرکەین پێشمەرگەکانمانە من خۆیان ببەستن بۆ بەخوا برا ئەموو تارە شەڕێکی بە دوایە دێ. خۆی مەشەرە قسانەمان کرد ئەو زەمانەش، هەر گەڕاین بە دوای زیندانیەکانمانە، گەڕاین بە دوای موچەی قوربە سەرەکانە، گەڕاین بە دوای حەقی خۆمانە، گەڕاین بە دوایەوە کە کاکە بۆ ئەمان کوژن ئێمە وەکو بزن چوینەتە ئەو شاخ و چێوە، بۆ ئەمە مەفرەزە و جێش و جاشەتانە ناوەتە سەرمان. چیمان کردبوو ئێمە برا؟ خۆیان ئێستا خەڵکەکە خۆی وای لێ بەسەراتۆ کەوتۆتە ژێر بووقی ئەوانە. ئەو سەوتانش بە پشتیوانی خوای پەروەردگار نایبڕین و باشە من ڕخنم لێرە لە وڵاتەش گرت و بە هەڕەشەیان حساب کرد لە ڕئیسەی حکوومەتەکان کە ئێستا شەر ڕئیسە حکوومەتە، تەواو حکمیان دەرکردوتیان ئەمە بە هەڕەشە حسابە لەسەر ئەم ئافرەتە کە حاکمەی ئێرەیە، تەواو حکمی سژنەکە دەرچوو. تەواو منە قسانی کردو من لی پەشیمان نیم و کاتمە دەرێ لە سژنەکەش لێم بپرسن هەرەواڵێمەوە بەنسبەت ئەمریکایەکانیشەوە بە هەماشەوە ویستیان تەسلیمم بکەم بە ئوردون. بە محامەکەم ڤیکتۆر ناوی کۆپێ بوو، پێم وتم تۆ زانی کەی من نەقڵەکەن بۆ ئوردون یا بە فوجائیە بێ، وتی نە حتمما 2-3 ڕۆژ خەبەرمانە دەنێ، برا خەبەرم بدەرێ من زمانی خۆمە بڕم، بۆی لێ ئامادە نەبم هیچ جۆرە قسەیە بکەم بەرامبەر بە هیچ. تەسلیم بە ئوردون یعنی چی؟ من نە ئوردونم دیوە نە هیرۆوین و متهمم بۆی 15 ساڵ سجنم لەسەر لە وڵاتی ئوردون. ئێوە قسانە لەوێ شەر کردومە. برا من لە ئێران بووم لەسەر منبەر وتم ئیمام خومەینی بێ بۆ ئەم مزگەوتە نوێژمان لە دواوە بکە، نوێژمان بۆ بکە، ئێمە جائز نییە نوێژی لە دواوە بکەین. دایانم بە تەحقیق
چوومە پاکستان لەسەر منبەر وتم برا وەڵڵا ئەمە ضیاء الحەق نییە، ئەمە ضەیاع الحەقە. تەواو 13 ڕۆژ خۆم شاردەوە، دوایی هاتن و مخابرات و ئەملاولا، دوای نەمێرا بچمەوە بۆوێ، هەڵاتم چوون بۆ شارێکی تر. باشە هەروە ژیاوم، ساحەبی مەبدەئی خۆشم باوەڕیشم بەوە هەیە، ئەجەل پێش ناکەوێ و دوا ناکەوێت، بجورئەتمە بێ یا ترسنۆک بم وەکو یەکوە. بەڵێ بەڵام بە قسەکانی جەنابت بی جەنابت هەم لە خاک وەم لە ئاسمانەکەشت بۆ تو ئازادی نییە، مەسەلەن لە ئاسمانی نەرویج بترازێ احتیمالی جیران پێدا. بەڵێ نەک احتیمال هەر ئەمان بۆیە ئاانە هەر چۆنێ بێ بمکەنە دەرەوە لە وڵاتە. تەواو من لەگەڵ گەشتمە هەر شوێنێک ناوم لە لیستی ڕەشایە هی تیرۆ لە ئومەمی متحیدە، حکمی ئوردنیشم لەسەر 15 ساڵ سجن و 3000 دینار غەرامە. تەواو هەر وڵاتێک بێم گرێوە لە کاکە عەمان فەرموو بە قوربان کاری ئەشغال شاقەکەی خۆتی پێ بکەوتەوە.